سلااو ئەرزەکەم لە خزمەتی بینەران و بیسەرانی خۆشەویستمانە ئەمڕۆژ هاتین میوانی ماڵەکانتان بین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر خۆشەویست میوانی بەرنمەکەمانن، دایک و فەرزەندێکی زۆر ڕێک و پێک خاتوو ئێرانی ئەحمەدی بە ئاریاناگیانی خۆدایار. بەخێراتن یەخوا سەر چاومان بەخێراتن خاتو ئێران لە تۆ دەست پێکەم تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ سڵام ئەرزەکەم لە خەمەتەوە بینەران خۆشەویست. من لە ساڵ 1360 بە دنیا هاتکەم، لە سنە بە دنیا هاتکەم و هەر لە خۆڵەتان زۆر سپاس هەر خۆش بیەخوا. ئاریاناگیان تەمەنە چەندێکە؟ سڵام ئەرزەکەم خزمەتەوە وە بینەرانی عەزیز. من لە ساڵ 1386 بە دنیا هاتکەم و لەناو ئۆرکسترە فیلارمۆنیکە کورسان سازم. هەر خۆش بن یەخوا. من گەرەکمە لێو دەست پێکەم ئیتر ئەو پرسیارانەمان نییە کە لە چ بنە ماڵەیەک مەسەلەن لە دایک بوون یا ئەوەی کە خەریک بچین، ئێوە و ئاغاتان و دوو مناڵەکەتان مەشغوڵ بە کاری موسیقین. زیاتر سەبارەت بەمەوە قسەمان بۆ بکەن لەکوێوە ئەم هەستی بە موسیقیە لە دەروونتانە هەڵقوڵی؟ بەڵا ئێمە ئاغەمان خۆی تۆرۆمپێتان لە 30 ساڵە تۆرۆمپێتان لێ و خۆیان ئۆستادەم کارەنا ئەم موسیقینە و ئێمە لە ساڵە ئاغەمان 2-3 ساڵ لە من زووتر چوونە ئۆرکسترە فیلارمۆنیکە کورسان کە بە ڕەهبەری ئاغای ئەحمەدی مەهدی ئەحمەدی کە لە ساڵە 83 ئەم ئۆرکسترە تەشکیل دریاگە و ئێمە من خۆم لە ساڵ 92 واردە ئۆرکستر بووم و ئۆرکستر مشەوقێک بوو کە ئێمە ئاغامان تماشاکێک کە ئۆرکسترەکەمان سازە بادبرەنجی نییە، نیازی بوو بەم سازگەلە و خۆیان بوون لە ناوەم ئۆرکسترا تۆرۆمپێتیانەدا لێ وەلێ تەنها تۆرۆمپێت نییە، چۆن فرنچ هۆرن، تۆرۆمبۆن، سازێک بەناو تۆرۆمبۆن، ئەمانە کەمبودی بوو ئۆرکستر و ئاغامان من پیشنەهادی دا بە من وتی حەزەکەی بە سازە هۆرن ئەوەڵ دەفە سازگەلتری بە من پیشنهاددا و من خۆم چۆن لە ناو مەسەڵەن ئۆرکسترەکان تماشامە کرد هەمیشە علاقمەند بووم کە مەسەڵەن سازیشە من فێر بم، چۆن ئاغامان لە ماڵە تۆرۆمپێتیەدا لێ و فرۆکە مەسەڵەن مێلۆدیکێدا لێ حەزم پێ کرد و مشەوقم بوون وتی باش من ئەم سازە بۆیەوە تەهیاکەم و سازێکە کە فرە سەخت، یعنی واقعاً قدرەتی گەرەک بوو ئەگەر ئینسان سنیشی بازم کەمتر بێ بڕێتە ناوقۆ ئەم سازگەلە موفەقترەوێ. وەلی من مەسەڵەن بعدەزەوە کە دوو مناڵم بوو وەلی خۆ ئەنێرژیم بوو بۆەوەکە ئەنێرژیەکەشمەوە بوو کە فرە حەزمە کرد بچمە ناو ئۆرکسترە فیلارمۆنیک ئاغامان لێ نابوو فرەی لە خانمەکان بوون واقعاً ئۆرکستر فیلارمۆنیکیش باعث بوو کە شارەکەمان بە موسیقی هەرچەنێمە تاریخچەیەک فرە کۆهانە و تاریخچەیەک فرە قەویمان هەست لەم ڕابطەوە وەلی خۆ لەم سازە نا بیشتر سازەکانمان سنەتیە کوردیە واقعانیش ئێمە نەوازن لەگەلی فرە خاسمان ئەس لە 100 ئۆستان خۆمان لە 100 کوردایەتی خۆمان کۆلان وەلی ئەم سازمانەنەوە منیش حەزم کرد سازێک فێربم کە واقعاً تەک بێت هەم سایشی قشەنگە وەلی خۆ سازێکە ئاکۆپانیمان کە بە تەنیایی خۆی نابێ ئەشێتەک ئۆرکێستا بیشتر بۆ قەتەعات گەلێک سامفۆنیگەل قەتەعات گەلێک ئستفادا بێت بەد منیش وەڵا عەلاقمەند بووم بە شڕۆم کرد یعنی سایم کرد لە ئەرز 6 مانگ بە سوورەتی کە ڕۆژێ 6 ساعت تەمرین مەکرد و سازێکە کە فرە فشار تێرێ بۆ ناوسکنسان سازگەلێک بادیە واقعاً فشار تێرێ بۆ بنیا وەلی سایم کە هەرچی زووتر کەفمە ڕێگە و چوومە ناو بعدەز 1 مانگ چووم هەروە ئاغای ئەحمەدیوتی سازەکە ئێوەش سازەکەتان بێنن لە سوورەتێک ئێمە تازەی شڕۆمان کردو و لە ئاغای ئەحمەدی وتی بێرن ناو ئۆرکستر یعنی لە حینێ ئەوە کە لە ناو ئۆرکسترا بووم ئاموزشەکەم ئەدامەدا و فرە باعث ئەوە بوو کە من زووتر فێر بم هەرچەنەم سازە فرە سەختە من خۆم هەر ئالان خۆمیش بەنەوازندەیەم سازە نازانم چۆن واقعاً ڕێگەیەک فرە توولانی گەرەکە کە بتانی بە قودرەتەوە یعنی واقعاً ئیدعات بیکە نەوازندەیەم سازەیتە چۆن نۆتەکان وەختی بەم سازە دەرتیری وەک ئارشێک نییە کە بینی تبان سازەکەتەوە دەربێ یا وەک سازگەلێتر نییە
ئەمە مثڵ سێدانە کڵەڵە ئەشێ بەم سێدانە کڵەڵە توا و نوتگەلێک موسیقی پێ دەربێ ويك تنفسي اشتباه بە تەنەفۆسێک اشتباوە لێوێک اشتبا کە مثڵ یەک زەڕە تەنەفۆسێ ئیزافەتر یا لێو جەمە بێتە یا باز بێت ئەو نوتە دەرنایێت کامڵەن ئەشێف مەسەلەت بی لەبان نوتەکانەوە کە بتانی دەریبێ هەر بە خاطرەوەی شەسا کەمێ ئینسان بەم سازە کارکە هەم سەخترێکە هەم کەمێ ئسترێساوەرە چۆن ئەشێ حتممەەوە نۆتە دەربی چۆن ساکانیشیان فرێز قەشنگ ئەگەر ئشتبایك بکردگە واقعان لە ناو ئۆرکێستا وازە مشخصە. زۆر ڕستە سپاس بۆ ئێوە ئاریانە گیان تۆ فرنج هۆرن و کارکردە سازی تەخەسوسیت ئەوەیە سەبارەت بە سازەکەت قسە بکە بۆ من و بۆ بینەرانیشمان. ئەم سازە لە قەدیم و بووگە سازێک بادی بەرەنجی هەست و ناوی فرنج هۆرنە. من ئەم سازە لە 7 ساڵگی شڕۆم کرد بە ترۆمپت ترۆمپتمدا لێ بعد از مدتێک هاتم لەبەر ئۆرکێستا لە ناو جەشنوارەی فەجرا سازمدا لێ و بعد دیم نیازە ئۆرکێستر فرنج هۆرنە من فرنج هۆرنم شروع کرد و بعد از مدتێک فرنج هۆرنمدا لێ و هاتمە ناو ئۆرکێستر فیلارمۆنیک. زۆر باشە سپاس بۆ تۆزیحەکانە چەندێک ئەسن پێم سەیرە ئێوە ئەو نەوزاییە کە هاتن واردی ئوستانی کوردستانتان کردەوە تۆزیحتاندا کە چۆن بوو هاتن لە کناری سازهای ترۆ شتایکی ترتان وەزن فرنج هۆرنتان انتخاب کرد ئەوەی کە مناڵەکانیشتان ئەو سازانە کارەکەن تۆزێک لە مورد ئەوە قسە بکەن بۆ ئێمە بۆ بینەرانمان من مطمئنم کە بینەرانمان ئیسە پرسیار لە مێشتیانە دروست بووە. ئێمە بنەماڵمان لە بنەماڵمان لە ئاغمان شڕۆ بوو چۆن واقعان ئێمە وەختە ئێزدواجمان کرد بێ ئاغمان تۆرۆمپێتیەدالێ بەد وەختە ئێمە ساحی مناڵ بووین ئاغمان خۆم چۆن واقعان علاقمان بوو بە موسیقی هەر لە مناڵیەوە مەسەڵەن بەدانێ ئۆرگێک بووچێک کە فقط بەخاترەوە مەسەڵەن کوڕەکەمان ئەوەڵ کوڕەکەمان بە دنیا هات فقط بەخاتەوە گوێچکی ئاشنا بێ بە نۆتەکان ئاغمان شڕایی کرد و واقعان ئەویش علاقمەند بوو فرە علاقمەند هەر لە سەردەمی منداڵی هەر لە مناڵیەوە مەسەڵەن لە 2-3 ساڵانە شڕایی کرد کە ئەیتانی مەسەڵەن لە 4-5 ساڵێکی شڕایی کرد بە سازدانن و خۆی بە حدێ لەو سنە علاقمەند بوو بە ئاهەنگسازی هەمیشە وت کاغەزا چوارم بۆ بێرن بت نۆتیە نووسی هەر چەند ئشتبا مەسەڵەن وت من ئاهەنگم دروست کردە و ئێمە هدایەتمان کردم لە 7 ساڵانە ئەیمت کە واقعان من ئاهەنگسازیەکە ئێمە چون واقعانە مەلاقمانە دی بۆی لەپتاب وشتمان تەهیە کرد کە واقعان بەت هەدەفمەندیمان کرد بابای خۆی لە تەکیا بوو لەم ڕێگۆ مشڕۆی کرد چون واقعان ئاهەنگسازیەکە ئالانیشر بە ئاهەنگسازیەکە فرالاقێت و سازە ترۆمبۆن کرد لەناو ئۆرکێستانەوە ئاغماوتی منەم سازە شەتەهیەکەم بۆ کوڕەکەم کە فێر بێ باوجودەوە تۆرۆمبۆن سازێکە کە کولیسیەس و کولیسەکەشێ نۆتگەلێک لە ئاخرەو بێ شێ بیکێشێ دەست کوڕەکەم ناگەی بەوە ئاغمان دانی سێخی پێوەسڵ کرد کە بتانێ نۆتەکان دەربێرێ واقعان بێ نازام کارە سەخت بوو وەلی خۆی گوێچکی قەویکی بوو واقعان بازی مناڵانەی کوڕەکەی من بازی گەلێک ئاتینەوە سەرگەرمیەکەی موسیقی بوو عاشق نەوازەندگی بوو عاشق نۆتنویسی وامانە بوو و لەو ڕێگۆ شڕایی کرد وە کەنیشکەکەم هەروە فرە گوێچکەی قەوی کێس بە تۆرۆمپێتەوە شڕایی کرد سازەکەی بابای شڕایی کرد و هەروە تانیان بە پشتیبانی ئۆرکێسترە فیلارمۆنیک تانیان لەم ڕێگە موافق بن کە ئینشاءڵڵا ئێمە وەک خانەوادەگەلتر فری لە خانەوادە ئەڵبەتە ئەم بێژم کورد کلەن عاشق موسیقیە هیچ وەخت بەرگیری مناڵیشیان ناکەن بۆ لەم ڕێگە مەگەر لە ڕێگەی تەحسیڵە مثڵەن حەزەکەن مناڵەکەیان واقعان لە ڕەشتەی پزیشکی ئەحساسەکەن کە ئەم ڕەشتە گەلە واقعان موافقە وەلێ بەداخەوە
واقعانەمە تعدادێکمانگەرەکە کە لە ڕشتەگەل هوەری و بڕنەبان چۆن ئەم گشتە ئێستادات گەلمانە هەست لە ناو کورسانە لە ناو کوردەواریە هەسمان واقع حیفە فرێ لە خفرەی لەو ئستادادگەلە کوێرەبێتەوە سەر پۆش نەرگێتەبانی وەلی مەسەڵەن ئێمە حەزەکەین مناڵەکانمان لە هۆنەرستانە بن حەزەکەین لە ڕێگەی موسیقیەوە بچنە بەرەوە وەختێ ئەبینینەوە چتەها لە وجودیانە واقعانەشی دایک و باوکەکان پیشتیان بگرن کە لەم ڕێگە و موافق بن حەزەکەن کە ئاکادمیک بیخوێنن اتفاقەنە و پرسیارە لە زێهنما خوڵقا کە ئاکادمیک خوێندنی موسیقی چەنێ تەئسیری لەسەر عەمەڵیەکەیە هەیە واقعا فرە تەئسیریەز ئەوە کە ئینسان فقط ساز بالێ ولا تئۆری ولا تاریخ موسیقی نەزانێت کە پێشینەکەی چییە پێشینەکەی چێز ئەسڵان ئەمانە فرە مهمە کە بزانێ ئەسڵان تئۆری موسیقی فەلسەفەی موسیقی چێز ئەمانە فرە مهمە لە کنارە بە نەزەر من کەسێکە نەوازەندەست حتمما ئەشێ تئۆری موسیقی بزانێ ئەلان فرە کەسکل سازان لێ باوەڕ کە شاید نەزان خەریکن چان لێ کارەکەت بە دروستی ئەنجامان ولی تئۆری موسیقی نازانن شتێکە کە فرە مهم گامەکان تەشخیص بن ئەمانە کە ئیتر بمانە ئەگەر کەسێگەرێکی موافقتر بێ واقعانەشێ لە ڕێگەی دانشگایەوە لە ڕێگەی ئەکادمیەوە شڕۆ بەم کارەکات فرە خاسترێکە زۆر ڕاستە ئەیسا ئاریانەگیان ئەتوانێت کە بە فرنچۆرنەکەی دەنگی بە بینەرانی ئەمە نیشان بدات بۆ چەند ئەتانێ فقط ئەم سازە خۆ بیشتر بۆ قەتەگەلێک کلاسیک بۆ سامفۆنیگەل بۆ ئەم وەلیسە خۆ قەتێک ئێرانی هەر بەخاترەوە ساگە بشناسن زۆرمان پێ خۆشە متمێنم کە بینەرانیش پیان خۆشە کە دەنگەی فرنچۆرنەکەت ببیستن ئاریانەگیان سپاس بۆ تۆ بەڕاستی چێژم بر سەبارەت بە سازی فرنچۆرنەکەت قسەمان بۆ بکە ئەم سازە لە ڕووی شێپورە فەرانسەویەوە دروست بووگە شێپورە فەرانسەوی لە ساڵی 1650 دروست بووگە ئەم سازە نۆگەل مختلفێکی هەست مەسەڵەن سی بێمۆل فا دووبل و شتیان لێتر حەزی پێکەی بە سازەکەت بەڵێ چه حسێک تێ وەختێکە خەریکە کاری پێکەی هەستێک جالب خۆش هەستی خۆش تەیە بەڵێ دەست خۆش بێ ئێرانگیان سەبارەت بە کۆنسرتەکان قسەمان بۆ بکە کۆنسرتان بووە بەڵێ ئێمە 2 ساڵ لە جەژمارەی فەرژا لە ئۆرکێسترە فیلارمۆنی کورسانە ئجرامان بووگە ئێمە کۆنسرتکە خێرخواهانەمان بووگە بە نەفعی کێ بە نەفع زەلزەلە زەدەکان بیماری گەل سابوول ئەلار زندانیەکان سێل زەدەکان بۆ ئەمانە کۆنسرتکە خێرخواهانەمان بژینەمە زۆر کارێکی شەریفانەیە بەڕاستی یانی بە دەرامەندەکەی بیرتان نەکردێتەوە ناسڵەن تۆواقعان خۆمان کل لە ئۆرکێستر پێمان فرە خۆش بووگە کام کارمانە کردگە واقعانی شنسان واقعان وەختی ئەهلە موسیقیە ئەهلەوەی شاز کارگە لە خێرخواهانە ئەنجام بە 100% بەڕەحمێنێ موسیقی بەڕاستی کە وایە جا چەند نەفرتان حەزورتان بۆ لە ئەزای خانوادەکەتان گشتمان ئاغامان بەڵێ ئێمە هەر لە ئەوەڵەوە کەشڕۆمان کە لە ساڵە 92 گشتمان لە ناو ئۆرکێسترا فقط کە نیشکەکەم کەمێ سنی مناڵتر بوو 2 ساڵ دێرتر هاتە ناو ئۆرکێستر ویلا کلەن هەر جەژمارە هەر کارێکمان کردوێ کلەن هەر بەیە کۆچووگین بەیە کۆهاتکینەسەوە کە بۆ فرە کەسکە هەر جالب بووگە کل لە خانەواداچن بۆ جەژمارەیەک یا ئیجرایەک
فرە جالب بووگە وواقعانیش خۆشە وەختی گشتی سەری ناوکارە یەک ناوکارا بێت فرە خۆشترێکە لە مۆرد هەما هەنگیەکەین بە یەکترین بعد خلاصە فرە جالب قسەتان بۆ وتن هەیە لە ماڵۆ بجوز ئەشتهای ڕۆژمەرەی زندگیتان قسەتان سەبارەت بە موسیقی ینی بوو بە زبانی مشتەرەکتان جۆر هەیە ئەگەر من لە دوورۆ مەسەن ئەگەر من لە دوورۆ بە ژیانی ئێوە بڕوانم خەڵک چۆن لەگەڵ سازەکەتانە خۆب ئەمە شتێکی جدیدە ینی وەکو ئەم حرەکەتی ئێوە نەوزاییەکە منە ماڵەی خۆتان چۆن لەگەڵ سازەکەتانە دێن بەرەو پیری سازەکەتان ئەم سازگەلە شاید بۆ گوێچکەی ئینسانەکان عادی فرە خۆشایەن نەوێت چۆن سازێک نییە مێلۆدی سازێکە وەڵەن سای فرەز بعد مێلۆدی نییە و شاید بە گوێچکەی ئینسانەکان فرە خۆشایەنە وەرێ وەختێک تەک ئۆرکێستا هەمڕاهیەوێ سای لەناو ئۆرکێستا فرە خۆشەوێت و ئۆرکێستە سەن ڕەنگی ترەگرێ ئەنگار بەخشێک وەختێ ئەگەر ئۆرکێست بەخش بەنیکەین ئەشە حتمما بەخشێک بادی برنجی بێ بەمانەژن سازگەلێک بادی برنجی یا برەس ئەشە حتمما ئەم قسمە سازیشیە بێت و بیشتر لە کۆنسرتەکان ئاتانی پێی عەلاقمەند بیت تا ئەوە کە تەکنەوازی بێت بەخاترەوەسە شاید لە کەم خاهانی بێت کە بەرەو تەرەفم سازگەلە لە کۆنسرتەکانە زۆرتر ئەرەوەڵڵا هەروە بووگە کۆنسرتمان داگە مەسەن بادەزەوە هاتکن تمەشان کرێمە چه سازێکە تۆنا مەسەن لە مۆرد یا تاقیقیان کرێ کە بین بەرەو سەمتی ولی خۆب شایەتیش لە بازەوەکە هەزینەی سەنەکەی باز بێ کەسێ نێت بەرەو هەزینەکەی لەسەرۆیە ئەرەوەڵە سازێکە کەمێ قیمەتی ها لەسەر بەر لە ئێران تەولید ناوێ نانەوەڵڵا سازگەلێکە خارجی کە بە مارکلێکەوە هەست کە ئیتر ڕەنجە قیمەتەکان فرە متەفاوتە مارکەکان فرە متەفاوتە زۆر ڕاستە سپاس بۆ ئێوە ئاریانایگیان ڕفێقەکانە وەختی سازەکەت ئەبینین چیت پێێژن گشتیان ئەوەڵ دەفە تاجۆ بەکەن بەد تێن ئەپرسن کە چۆنم سازە ئەیلێ چۆن ئەسەن چۆنە لە مۆردی سوالگەلێک فرایان سەیرە بەڵێ بعد باز وەختگەل تێنێژن ئێمە تاینم تاهانیکەین ئەوە ئەم سازە سەختە کە بازێکی ناتانێت سای دەربێرێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئێرانگیان شتێکە من پێم سەیرە ئەوەیەکە خۆب تۆ لە ئەوەڵۆ لەگەڵ موسیقیە ئاشنایتیت نەبووە دوایکە لەگەڵ ئاغاتانە ئەزواجی کردەوە ئەو لەو بوارەوە فعالیەتی بۆ مشتاق بووی ئەو توانی وەکو تەواوی و ژنانەی تر بێژە خۆب ئەمە فعالیەتی ئاغەمە من کاری ترم هەیە خۆب سەختە ئەمە بە دوو مناڵە من دەست پێ بکەم بەمە ئەمە سەختە چۆن هاندرای بەرەو ئەم موسیقیە هەمیشە ئەنسان ناوێت لە مناڵی و کارێکی شڕۆکە فرە باشترێکە کە لە مناڵی شڕۆکێ وە لێژێ هەر وەخت شڕۆکێ دێرنیە ئێرێ هەر وەخت ماسی لاوە بگری واقعان تازەیە ئینسانەتانێ حتا بووکماناسان تاسەڵات دانیشکا بووگە کەسێکە موسن بووگە سانچووگە دانیشکا شرکەتی کردگە و بەنظر من کە موسیقی لە هەر زمانێکە شڕۆکەی بەنظر من هەر خاسە هەر ئینسان توانایی هەست دروستە نابێتە ئەو سن مناڵیە واقعان موسیقی لە مناڵی و فرە قشنگتر جواواتەوە ولی خۆ بەتانێ واقعان ئەگەر ئینسان ئێرادە کات حتمما بە تەلاشێ فرێگەرەکە لە کناریەوە کە بازە منێژم من خۆم شاید بەحس کۆرۆناوشتە باعث بوو کەمی لە فعالیەتەکانمان هات کە سخوارەوە ئۆرکێست فعالیەتی قەت بووگە 100% لە بەن تەمرینگەر شخصیشمانەوە کەمێ تاسیدانە وەلێ خۆب ئەشێ حتمما بیشتر تەلاشکەین واقعان موسیقی شتێکە کە ئەشێ تەوەقف نەوێ تەوەقف بازێ لە بیرۆ بچێت تەمرینی مداومی لازم تەمرینی مداومی گەرەکە قودرەتی گەرەکە فکر نەکەین بە مەرحەلەی گەیەکین ئیتر تواوە موفەقیەت نا موفەقیەت ئەشێ هەر بازم گەی بە هەر کوێنە فکرکی موفەقیەت چەند قام دوورترێکە لێمان و هەر بازم تەلاشکەین لەم ڕێگە زۆر ڕاستە ئێران چۆن تەمرینەکەن ینی وایە کە بە نۆبەت تەمرینەکەن ینی ئەگەر وابێ کە قەت دەنگی موسیقا لە ماڵان نابێت واقعین بە ئێمە وەخت گەلێک کە کۆنسرتمان بێ ئەشە حتمما چوار نەفەری ساڵی داین لەوەنە ئۆتاقێک کە بیشتر دیوارەکانی هەنەوە ماڵ خۆمانە ینی ئاکۆستیکە ماڵەکەتان نا ئاکۆستیک نیە ولی خۆ
تو تەرەف دیوار ئۆتاقێکمان هەرا ناوماڵەکە بە سایەکی لەوە تاقە استفادەکەین چۆن نەشە چواریەکەمان بەیەکۆ تەمرینمان بەیەکۆ سازینە ولی خب تەمرینگە شخصیمان تەکنەفەریە بەدەم سازگەلە سووردینیان هەست یعنی ساخەفەکۆنیان هەست وەختگەل تەمرین لە سووردین استفادەکەین کە فرخاستە ساکە کەمەکاتەوە بەعز ئازار ناوێ چۆن واقعان سای فرێکیست بۆ ناو محیتی مەخصوصە ئاپارتمانی سای فرست ولی خب سووردینەکە سایە گرێنسانەتان واقعان تەمرینکە. ئاریانەگەیان چه هەستێک دێ وەختێکە چوار نەفەری خۆت و دایکت و باوکت و براکەت مەسەن ئیجراتان هەیە؟ حسێک فرەخۆش ئەحساسەکە مەسەڵەن شتێک ناو وجود منە هەست وەگەرێکمە مەسەڵەن جۆرێ هەدەفێکم هەست کە گەرەکمە بۆ هەدەفمە ئەگەیم. ئەیتیانە سپاس بۆ تۆ. ئێرانگیان من گەرەک بۆ شتت لێپرسم کە موسیقی چی تاسیرێکی لەسەر تربیەتی مناڵەکانی ئێوە بووە کە لە هەر لە سەرەتای منداڵی و بە موسیقاوە گەورە بوون؟ واقعا موسیقی ئارامش بەخشە ئەزان وەختی مناڵەکان بە موسیقیەوە گۆراون ڕۆحی ئارامیان هەست دڵ ڕەحمترێکن نسبت بە مەسایلگەل ئەترافیان نسبت بە بنیامگەل ئەترافیان وەختی تماشاکە بە دەرکی خاسێکیشیانەوێ بە مەسایلگەل زندگی وەختی کەسێک کە موسیقی مناڵێک موسیقی کارەکە حتمما وەخت خۆی بۆ وەخت خۆی بەرنامە ڕێزیەکە کە سایکات چجۆری چه وەختی دەرس بخوێنێ چه وەختی موسیقی کارکە و بیشتر وەختەکەی بەمانە ئەگوزارێ ئیتر ئەتلافە وەختی نییە وەختەکەی بە نەزەر من بۆی ئارامشیان بۆ سەد هۆشیان ئاسان کەسێک کە مناڵێکە موسیقی کارەکە سەد هۆشی فرەبانترێک زۆر ڕاستە مەغزیان بازترێکە لە سلولگەل مەغزیان واقعان ئستفادەکەن. من ئەمە پرسم کە ئایا لەسەر دەرسەکان تەسیری نەبوو خب سەنگینە تەمرینی ئەمە سەنگینە شارە و شارچوون ئیجراکردن ئێوە حتا جەژنوارەی بینالمللی ڕۆشن کە لە دواترە سەبارەت بەوە قساکەین تەسیری نەبووە لەسەر دەرسەکانیان؟ قەتئەن ئەکەفنە دواوە چۆن مۆرەخەسیە شێ بگرین بۆیان وەلی خۆب ئەشی بەرنامە ڕزیکەن بۆەوە کە خۆیان بگەینن بە دەرسەکانیان و شاید بازەکەونە خەستە بن کەمێ لە دەرسەکە بکەفنە دواوە لە خۆب مەدرسە تەکیانە هاوڕاییەکە لەم بابەتەوە و تانی گیانە شکر بۆخوا تانی گیانە هەم لە زەمینەی دەرسەکەیان بێنە بەرەوە هەم لە زەمینەی موسیقیەکە بێنە بەرەوە و ئێمەش تاوا جێگە بتانین هاینە پشتیان و کە لەم ڕێگە موافق بەمەشتە شیرینە. یەکەم جار خۆیان ئەلاقەیان بۆ هەندران یا ئێوە واردی ئەرزەی موسیقیتان کردن؟ خۆب قەتئەن چۆن بابایان موسیقی کاریەکە و واقع منیش هاتمە ناو موسیقی من و کوڕەکەم هەمزەمان بەیەکۆ هاتینەوە ئەم کارە موسیقییان بەیەکۆ شڕۆمان کرد کوڕەکەم کە 8 ساڵی بوو کە شڕۆی کرد من تەکەوا شڕۆم کرد وەلی خۆب واقعان ئەوان فرە پیشڕەفتیان کردگە منێژم مناڵ شڕۆکە فرە پیشڕەفتی بانترە ئەلان من تەکەوا شڕۆم کردگە ئەو قەتئەن فرە لە من بانترێکە چۆن جدیدیش باوەقعان لە ئێمە هەرواسا و ئەوان زووتر شڕۆیان کردگە قەتئەن لەم زەمینە موافقتریشەون چۆن زووتر شڕۆیان کرد هەدەفمەندترێکن واقعان من شاید موسیقیم شڕۆ نەکردگە بۆ بگەیمە سەد ئاکادمیک وەلی ئەوان شڕۆیان کردگە کە بڕنە سەدگەلێ فرەبانتر واقعان بۆ شارەکەمان بۆ کشوەرەکەمان افتخار بێرنەوە واقعان ئاوازە بن ئەشێ سایکەی نەما ئاوازە بن لە سەد حیکانە مێننەوە. من پرسیارێکتان لێکەم ئەگەر پێتان خۆش بوو سادەخانە جواب بنەوە ئەوەی کە ئایا خۆب لە ئەوەڵۆ ئێوە بوونی ئاغاتانە واردی موسیقی بوون فکرەکەنەوە کە سرفەن لەبەر نەوازشی ڕۆحی خۆتانەکە ئەم سازەتان هەڵبژات یانە ئەحساسەکەن ڕسالەتێکتان هەیە و مەسئولیەتی هاتە سەرشانتان؟ لە ئەوەڵۆ بیشتر هەدەف ئەوە بوو کە ئینسان حەزەکە ئەسڵن بە شۆهرەت حەزەکە بە قودرەت حەزەکات ذاتی ئینسانە وەختی ئینسان لە قسمەتێکەوە ئەزانێ من ئۆستاد لەبەر دەستما بوو واقعان قشەم بە ڕاحەتی ئەمتانی لە ئۆستادەکەم استفادەکەم و وەختێ بوو کە ناچوان بۆ ئامۆزشگایەک بگەڕمە شۆن ئۆستادا واقعان لە ماڵا بوو لە لەحزەگەل زندگی ئەمتانی استفادەکەم شاید لەمە فرە خاستریش بمتانی استفادەکەم شاید فرێ وەخکەلیگیشمان بە هەدەر داوێت وەلێ سایم کرد استفادەکەم لێ و لە یەک زەمینە بچینە بەرەوە شیرینترێکە ئەسڵان قشانترێکە ڕەنگێ قشانگترێکیشی هەست
شاید سازگەلتر سای خۆشتریشیان بێ واقعان سازگەلێکە سایان فرە خۆشترێ نەوایان فرە خۆشترێکە ئەنسان ڕۆحی فرەتر ئارامەوێتەوە پێ وەلی من حەزمە کرد لە کناراغمانە بم و سازەکانمان ڕەنگێک بێت و هاودڵ و شارەکەمان ئەسان بەم چتگەلیشە ئاشنا بن وەخامە خۆم یەکی ناشنا بووم ئاشنا بم و دیگەرانی ئاشنا بم بەم سازە. ئاریانەگیان ئەگەر پێت بێژم کە کەمێک بخوێنی بۆ بینەرانی خۆشەویستمان بە قسەمەکەی بانچە زۆرمان پێخۆشە چاو خۆش بێ. وقتی که ظلمت میکشه رو صورت خورشید نقاب پلکاتو روی هم بذار دنیای من آروم بخواب فردا اگه مال تو بود خورشید کم آزاد بتاب شب میگذره غمگین نباش دنیای من آروم بخواب. به 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 دەمت خۆش بە عزیزەکەم سپاس دەنگی زۆر خۆشە ماشەڵڵا. کلاسی سۆلفێژ شتە چووی یا خۆت؟ نا من فقط خۆم مثلا ئاهەنگەلێکم وە ئەم شنەفت ئەم دی مەسەڵەن بە سامەخوا خۆم مەسەڵەن ئەم خوێند خۆم کارمەک خۆت کاتێکە سۆلفێژ نەچووەنا؟ زۆر زۆر باشە. ئێوە چۆن و تەعامڵە بەرقەرارەکەن لەگەڵ هاوسەرتانە وەیکە چۆن نەخشەکان بەشەکەن خۆ ئەمە کارێکی سەنگینە کاتێکە کۆنسێرتان بێ. والله من تەکاغمانە فرە پشتیەکین و فرە بەیەکۆها کاریمان هەست واقعان ئاغمان فرە کومەکمەکە هەم لە کارماڵە هەم لە هەر تەسمیمێکمان بێ واقعان بەیەکۆ تەسمیمەگەین لەوەخە کۆنسەرتا خۆب زەحمەتەکان فرەتر کە فێتە ملشە من وەلی واقعان ئاغمان کومەکە کاکە ئەم ئەرکە واقعان تەقسیم بێت لە بینمانە و فرە واقعان فرەهۆشی هەست بە منەوە کە خەستەنەوەم لەو بابەتکەلەوە چون واقعان ئینسان ژن زووتر خەستاوێ کۆلەن نظری فیزیۆلۆژیۆ خۆ یەکزەوە یەک مقدار نەحیفتە چۆن لە ماڵە واقعان وەزیفەیەکیشی فرەترێکە نسبەت بە ئاغەکەن هەوای ئەرکی ماڵ بەداخۆ لە وڵاتی ئێمە وا تەقسیمەکرێت کە فقط لەسەر شانی دایکی ماڵەکە بێ وەلی شکر بۆ خوایمەوانی نامان کومەکمەکات ئێرانگیان سەبارەت بوو فستیواڵەکە لە دەرەوەی وڵات بوو و بەینولملەلی بوو ڕۆیشتن باسمان بۆ بکەن. ئەو فستیواڵە لە ساڵە 94 بەرگوزار بوو کە لە کشوەرە کۆیتا بەرگوزار بوو کە ئێمە ئۆرکێستە فیلارمۆنی کورسان تەک ئۆرکێستە فیلارمۆنیەکی تارانە بەیەکۆ بووین کە تادادێک لە ئازای ئۆرکێستە فیلارمۆنیک لە نێشە شرکەتمان کرد و چوین ئەو دەشمارەمانە بەرگوزار کرد و فرێش بۆمان جالە بوو چۆن ئەوەڵین دەشمارەی بوو کە لە خارج لە کشوەرە ئەجرا بوو ئێمەش حەزورمان بوو فرە پێمان خۆش بوو و من و کوڕەکەم لێ نابووین و شتێکە لێنە فرێش جالب بوو بۆمان واقعانیش ئەسترسی بوو چون ئێمە تازە سازەکەمان شڕۆ کرد و واقعان ئەو تەجروبەی خاسمانە نۆ بەدقەتەگەلێکە لێنە جراوات واقعان تازە ئاگەیا بەدەستماوە لە شکر هەر خاس بوو دەشمارەی فرەخاسێک بوو تەجروبەیەک فرەخاسێک بوو لە ئەسڵا بۆ ئێمە کە تانیمان هەمچین کارێک ئەنجام بێن و کوڕەکەم لێنە بە ئەنوانی نەمات تەندیسە جەشمارەکەشیاندا بە کوڕەکەم کە فرە بۆم خۆشایند بوو و جەرەقەیەک بوو هەمچین شتگەلێک باعثەوەی جەرەقەیەک بێ بکە ئێستاداد ئینسانەکانە ئێستاداد مناڵەکان گۆڵ کات و بتانن تەوانمەند و قودرەتمەند لە هەدەفێکێک نەبێ بڕنەبەرەوە مشەوەقێکە ئەو خەڵاتە بە هەر حاڵ هەرچەند باری مادی یا شتانیشی نەبێ خۆی ئەو خەڵاتە هەتاتوانێت مشەوەق بێ. من ئەو پرسیارە لە ئاریاناکەم ئاریاناگیان تۆ پێت خۆشەکە گەورە بووی هوەر بخوێنی ینی موسیقی بخوێنی لە دانشگا؟ حەزەکەم هەل ئەم سازمە لە هەرم ڕێگا موسیقی جەهانی بەڵێ هەروە ئەدامەی بم. زۆر باشە. ئێوە ئەگەر کە لە ئەوڵەوەتان کێمە حەزەکەین حتا ئاکادمی مناڵەکانمان بیخوێنێ ئەگەر پیان خۆش بێ موسیقی یعنی موسیقا هەڵبژارن لە زانکۆ حمایەتیان لێکن؟ 100%
هەرواسە حەزی قەلبی خۆشتان هەرەوەیە؟ بەڵێ واقعا ئێمە بازۆکە ئەمان ڕێگەکەیان ئەگەر بێژن ڕێگەکەمان منحرف بکەین بەرەو جەهەتێکتر ئێمە خۆمان مشاوەقین کە نا حتمما لەم ڕێگە بچن ئێمە ئێوەمان کەشف کردکە واقعا دایک و باوکەکان خاسترەتان مناڵەکانیان کەشف بکەن کە چێستا دادێ واقعا هالە وجودیان و نێژن چۆن ئەمە دەرامەدی کەمترێکە شاید واقعا موسیقی لایەندە ئەسڵن لە ئایندە نە لە حاڵ حازری شاد هەمچنان دەرامەدێکی نەوێت واقعا وەلی خۆب باز وەختە وجود ئینسانەکە مهمترێکە ڕۆحی مهمترێکە و بە زۆر نەیانێرین بۆ ڕشتەکە لێکە واقعا خۆیانی شەلاقمەنی فرێ لە مناڵەکانی ژێمە بە زۆر دایک و باوک هاتکین بۆم ڕشتاخین واقعا گشتی ئەلان زوومی کردگە سەبان ڕشتەکە لێ وەک تەجربی کە حتمما مناڵەکەمان دووکتر دەبێ بەس 100% و هەنە ناگرن یا بگرنیش بازەمە و ئەو نیەت قەلبیە و مناڵە نۆگا لەم ڕێگە بچێ بە تەواوی نەخشەکان احتیاجی هەیە حتا ئەگەر نەخشێک بدونە تەحسیلات بێ ئارایشگەر موزیسیان دوکتر پزیشک معلم تەواوی نەخشان خۆ ناکرێ خۆ یەک قشری خاص بچین بە تەرەفی یەک نەخشەوە ئەمەیتر بە وەفور ئەمان بێ یعنی من پیشبینیەکەم بۆ ئایندا بە نەزەر خۆم بۆ مشکڵە بەربخۆین کە لە یەک نەخشێکە ئێزافە بینین شغڵ نەبێ ئێستش کە ئێمە هەر ئەی بینی و ڕشتەکانی تر جێگەی خاڵیەکەی دیار بێ. ئێوە بە عنوانی خاتوونێکی موزیسیان ئایا جامان زیاتر هاندەرە بۆتان یەکومانەیەکە؟ جامعە بیشتر بە نەزەر من ناوێ بە شۆن دلیل بگەڕین بۆ کە تەلاش نەکەین. شێ خۆمان هەدەفەکەمان مشەخەسکەین خۆمان تەلاشکەین فرۆ وەخگەل بازۆکە تەمبەڵی خۆمانیشدانی نەپای جامعات خۆ مەسەڵەن بازە وەخگەل جامعەیش باعثەوێ کە ئینسان ئەو قدرەتی کەمەوە بێتەوە ئەو ئەحساسیە کەمەوە بێتەوە وەلی خۆ بە نەزەر من ئینسان خۆی توانایی خۆی بوابان واقعانیش خوا فرە توانایی داگە بێمە بازێ چتکە لە بینین لە بازە حرفەگەلا چتکەلێکە بینین ئێمە خۆمان تعجبەکەین شاید مەسەڵەن ئێوە من ئێمە بینن تعجبەکەین من کەسێتر بینم تعجبەکەم میژم خواگیان چنێ ئستعدادی داگە بە ئێمەگەڵ ئێمە تانین واقعان چنێ ئینسانی گۆرە بین چنێ هەدەفگەل هەستن واقعان ئێرانگیان نەخشی دایک بوون منافاتی هەیە لەگەڵ شاغڵ بوونا ئیسە لە ئەرزەی موسیقی شاید زۆرێک لە خانمەکانمان بێژن کە ئێمە ناتوانین وەزیفەمان زۆرە لە ماڵۆ و بە نەزەر من تەوجی هەیە یەک مقدار واقعا هەرواسە ئینسانەتانێ بەرنامە ڕزیکا وەلی خۆب دەرکۆل خستگی کەسکەرێکە لە دەرەوە کارەکەن واقعان خستگیان هەست واقعان ئەوە کە نەخش دایکەکەیشیان قشەنگی فاکەن شاید نەتانن چۆن بەئاسەوێ خستگی چتکەلێک لە ناو زندگی پێشتێ بەئاسەوێت وەلی ئێمە دایکە لە شێوە قودرەتمەند بین نێڵین هەدەف ناڵەکانمان خراوبێت نێڵین ئایندەیان خراوبێت تا ئەتانین ئارامش لە ناو ماڵە بەرقەرارکەن کە بتانین ئەمانیش ئینشەڵا بە ئارامش بگەین و بتان ئینسانێک موسمرە سەمەر بن بۆ ئایندە لە ناو جامعی مە دایکل وەزیفەمانەوەسا کە مناڵێک ئینسانێک دروست بینە دەرەوە کە خۆمان ئەوڵ نەفرێکە ئفتخاری پێکەین خۆمانین واقعان بە جامع پێ ئفتخارەکات و ئەو ئەحساس ئارامشە خۆمانێکین بە جامعکەیشمان پاک و تەمیزترەوێت لە بنەماڵەکان خۆمان و دەست پێ بکەین بۆ ئەوە نەخشی دایک بوون منافاتی نەبوو یعنی هیلاک نابن ناچۆن من ئەم نەقشە خۆمیش هامنەوە ئەم نەخشە شیرینە بۆم هاین بەیەکۆ بعد مناڵەکەم قەتعی گالێ واقعا لەزەتی لێوم ئەچم هەرەوە لەحسە ماچیەکەمەوە هەم من ڕزایەتەکرم هەم ئەو ڕزایەتەگرێ و ئەحساسە خوشترەگرێ تاوەکە من بێژم بسن ساز مالێ ئەسابم نییە سەرمێشێ واقعا ئەمە باعثەوێ مناڵەکان لە هەدەفەکەیان دوورۆ بن لە هەر کارێکە ئەیکەن ئەشێمە پشتیان بین هەرچەند خەستە بینەوە لەحسە هەرچەند کە ئەحساسکەین توانایی و کێششمانیە شایەتەوە لەحسە ئەسڵ قسەی مناڵەکەمان گوێچکە بن لە واقعان گوێچکە بین کە بتاین ئەوانیش ئینسانێ بن کە بعدن بۆ خانەوادەیان هەروە وەک ئێمە گەل بن تانێن گوێچکە بن بە قسەی مناڵیان کە نەس بە نەسڵم کارای دامە بینێشاڵە کە جامایك خاسمان هیوادارم هیوای هەمومان هەرەوەیە
فکرەکەی تۆ کە ئایا موسیقی لەسەر تربیەتی مناڵان قسەمانگەر کە چەندێک دەتوانێت تەئسیری بێت چەندێک دڵڕەحمیان کە ئەتوانێت چۆن بێژم ژنی کەسێک تاغیر بە ینی کەسێک کە ئەگەر هەیە ئەو شەر ناو خوێنیە هەیە خەشێنە کولەن خب ئەمە نەزەریەکی دروست نییە کە مناڵێک خەشێن بە دنیا بێ یا ئەسەبی بێ وەلی خب بەعزێک هەیە ئەم شتانە لە ناو ڕێگ و ڕیشەی بنیامەکان هەیە فکرەکەن موسیقی توانێت تاغیری بە ذاتی بنیامەکان واقعا هەر ئینسانی خصوصیتێک خاص خۆی هەست یەکێ کەس فرە ئارامە یەکێ کەس فرە مەسا عەسەبانیە هەر کەسە خصوصیت خۆی هەست وەلی موسیقی کولن ئارام بەخشە بۆ تۆ ئینسانەکان وەلی خۆ بیتر ئەشی نوع موسیقیەکەی خۆت انتخابیکەی واقعا بعض ئینسانگەل ئەسڵەن کلاسیک خۆشیان نایە بعضی ئینسانگەل ئەسڵەن سنەتی خۆشیان نایە بعضێکی پاپ خۆشی نایە خلاصەیە ئینسان دەرکات بزانێت چه موسیقی خۆشی تێ لەو ڕێکۆ واقعا باعث ئارامی شەوێت شت هەیە بۆ ورودی یەک دانە خاتوون ئێستا خۆ تەقسیم بەندی نەکەین چی شت هەیە بۆ ورودی یەک دانە بنیان بە ئەرسەی موسیقی بجوز ئێستادات لازمە واقعانەشێ ئەو محیتەوە بەستەرە فەراهەم بێت یەکێک ئێمە ئۆستادەکەمان لە ماڵا بوو وەلی واقعان هەم هەزینەی گەرەکە هەم محیتە ئارامی گەرەکەم پشتوانەی قەوی گەرەک یان پشتوانەی پوڵینە پشتوانەی ئەوە کە لە پشتی بێن خانەوادە لە پشتی بێت بۆ توانای و ئەستاداد ئەمانە گشتی تەئسیری هەست و بیشتریشی تەمرینە یانێ شاید بێژم ئەگەر ئینسان 20% ئێستادادی بێ ئەشی 80% تەمرینی بێ هیچ چێک ناوێتەوە کە تەمرینەوە بێ تەمرین ئینسانە گەێنێ بە مۆفەقیەت حتا ئەگەر ئێستادادەکەتیش لە ناویا کەم بێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئێرانی خۆشەویست دایکی هێژا و ئازا ئاریا نایگیان گەورەترین ئاواتە چییە؟ من حەزەکەم هەل لە ڕشتەی موسیقیە ئێدامە بم و من تەلاش خۆمەکەم و ئارزوم وەسا کە بمە ناو ئۆرکێسترە سەمفۆنیکە تاران ئیجراتان بووە دەفعەیەک لە تاران وایە؟ دەشمارە فەرج دوودانە دەشمارە فەرج ئجرامان بووگە و ئیجراگەل تریشمان بووگە قبل از ورود من ئجرایەک ترمان بووگە ئۆرکێست ئجرای بووگە لە تارانە فکرەکەنەوە کە وەزعیەتی موسیقی کلاسیک ئایسا لە معاسرە لە سنەی خۆمان چۆنەگذرێ خۆمان واقعا ڕوو بە پیشڕافتین هەر بە بۆنێ ئۆرکێست فیلارمۆنیکۆ وەلێ بیشتر گوێچکەکان حەز بەم شتە ناکەن بەداخەوە بیشتر بۆ سەمتە ئەمە ڕێزمان هەیە بۆ موسیقی پاپ بەڵام ئەوەی کە ئەکسەریەت بە خۆ پاپ ئەلبەت ناوی بەخۆیەتی وێت بەڵام ئەوەی کە ئەکسەریەت بەرەو ئەوە هان بدرێن وە موسیقی کلاسیکە ئەم هەموو زەحمەتەی بێ بۆ ئەکیشتێ لە کنارە ناحیف بێتەوە یعنی خب بە تەماشاچی بەستگی هەیە ئێوە خۆتان چه هەستێکتانەیە کاتێکە ئەو گشتە زەحمەتای کێشن ببینن ستەنداڵی بینەرانتان خاڵیە واقعا چۆن ئۆرکێستە سەمفۆنیک ئەسان کۆلان کارگەلی کلاسیک بە وەسیلەی ئۆرکێست ئەنجامەوێت کارگەلی کلاسیک و فرە زەحمەتی هەست مەسەن سەمفۆنیکەی لێ واقعا سەختە واقعا لە ڕاهبەر ئۆرکێستۆ لە نەوازانە چەند ماها تەمرینەکە تا بگێت ئەو سەمفۆنیە دەربێرێ چەندێک تەلاشەکە بۆ یەکدانە سەمفۆنی مەسەن بۆ یەکدانە ئیجرای ئێمەشێ مەسەن چەندانە قەت ئەمان بێت بعد چەندێک تەلاشە کردێت وەلێ ئەو شتەشێ بووینین لە تماشاچیەکان نابینین واقعا بەداخۆ ئێوە ئەو نەختتان هەیە بە بینەران هەروەڵا چکی بەم سەمتە گوێچکیان ناشناکەنەوە واقعا لەزەت بەخشە ئەسڵەن من خۆم شاید منیش قبلان علاقەیەک منەوە لە واقعا چیتە ناو بەحری ئەچیتە ناو ئەو کارە بە سازەکان گوێچکەی واقعا لەزەت بەخشە بۆ سەختترین تەجروبەی موسیقایتان چی بووە لە ماوەیەم چەند ساڵەکە کارتان کردا سەختیەک لەزەت بەخش سەختی هەر کۆیت فرە سەخت بوو واقعا چۆن تەمرینەکان لە تاران نبوو لێرە تەدادە لە مناڵەکان وی کە ئەڵەسیان نەتوێن بۆ تاران لێنە تەمرینمانە کرد بیشتر لەزەت بووگە و سەختیش لە کناری واقعا چۆن ئەم سازگەلە واقعا سەختن کەمە سەختیان نسبەت ئەڵبەتە هەرچی ساز سەخت و تلاشی گەرەکە کەمە سەختیان نسبەت بە سازگەل ترابانەوە وەزنیان سەنگینە ئەسەن ئەگریتە دەستەوە زیان سەنگینترێکە و
بیشتر خاطرەگەل خۆشمان هەست موسیقی خاطرەگەل خۆشی فرەترە تا خاطرەگەل تاڵی تاڵ و ناخۆش تاڵ. ئاریانە گیان تو خااتری خۆشە هەیە لە کۆنسرتەکان کە لەگەڵ دایک و باوکت یا براکت بوو بێت جشنوارەی فەجر ساڵی 94 بوو کە ئۆرکستر فیلارمۆنی کۆنسەرتی بوو و من لە ناو تەماشاچیەکان دانیشتم لە ئاخر کۆنسەرتەکە من چوومە بەر ئۆرکستر و قەتعەی بیزمان ئەجرا کرد و من ئاهەنگێ واڵسە شۆستاکۆڤیچماندا لێ من لەبەر ئۆرکسترا بووم ئەوە خااترەی خۆشمن بوو خۆشترین خااترێت بوو بەڵێ. لەوێ خۆشترە خشاوە ئەرە وەڵام 100% فرە خاس بوو نسبەت بەوە کە سن و ساڵی کەم بوو واقعان چۆن 7 ساڵی بوو کە لە جڵۆ ماشەڵڵا. ئۆرکێستا بوو و بە جێگەی باوکی ئەو قەتایەدا لێ قەتەی شۆستاکۆڤیچ ئێرانگیان تو فکرەکەی تۆ گەورەترین مۆزەلی هونەرجوەکانی موسیقی ئێمە چییە؟ واقعان ئەگەر کلیت مەشایکەوەسا کە سازەکان گرانە واقعان فرێ لە سازەکان ئەلان ئیتر واقعان قیمەتەکان خەریکە ڕووبەبانترە چێ واقعان فرە سەختە بۆ خانەوادەکانم هەزینە بن بازی لە ماڵگەل مەسن دوو مناڵ سێ مناڵیانت کە واقعان هەت گشتیان حەزەکەن بە موسیقی و سندنم سازگلە و چوون بۆ ئامۆزشکە مەسڵ واقعا من بۆم تەعەجوبە مەسەڵەن 20 دقیقە دەرسان و دروسە ئەلان نەبێتەوە کە مەسڵەن تۆهینێک یا ناڕەحەت بنەوانەوە ئۆستادەکان موسیقی لە زەمانەکان فرە کۆتاز هەزینەگە لا موزیشکاشتە بۆیان کەمێ سەنگینە وە لە خۆبیتە ئینسان وەختە هەدەفێکی شەگرێتە بێت ئەشێ لە ڕێگەیە هەزینە بکە لە ڕێگەیە وەختانێ هاتوو چوونی گەرەکە و زەحمەتی گەرەکە تا بۆ جێگە بگەیت واقعان ئینسان ئەشێ بە ئەمانیشە وەختێک گەرەکمانە هەدەفێ هەر هەدەفێکیش بگرینە بەر هەزینەی هەست هەر هەدەفێ بگرینە بەر تەلاشی گەرەکە تەمرینی گەرەکە موسیقی فرەتر چون واقعان هەم کلاسەکانیان گرانترێکە هەم سازەکان گرانترێکە هەم تەلاشێ فرەتریشی گەرەکە نسبەت بە ئەستادادگەلتە نسبەت بە کارگەلێکتر واقعان هەزینەیەک فرەتری زۆر ڕاستە داهاتووی ئۆرکستەکەتان چۆنە بینی ڕوونە لە بەرچاوتە فرە ڕوو بە پیشڕەفتە فقط مەسلەی کۆرۆنا باعث بوو کە ئێمە تاتڵ بینوێت لە فرە نەوازندەکان پیشڕافتیان کرد و مناڵەکان فرە قودرەتمەندتر و ئۆرکێستە کودەکان قودرەتمەندترە هاتنە ناو ئۆرکێست و گشتی بە قودرەتەوە چوینە بەرەوە واقعان وەلێتر کۆرۆناالان فێلەن گشتی بوو گەسە تەمرین شەڵای خانەمان سووس کێ دوارە بکە فینۆیەکە شەڵاکە زووترم بەڵای لێمان ڕەف بێت و دوارە جەمەبووینەوە چۆن ئێمە هەر هەفتە گشتمان وەک براخۆی شکێک بووین گشتمان یەکترینمانەدی ئەلان ئەوە بە تاسەی یەکترینین دێر یەکتری نەبینین واقعان واقعان سپاس بۆ تۆ ئاریانە گیان چ قسەیەک تێ بۆ هاوسن و ساڵەکان خۆت کە تازە گەرەکیانە واردی ئەرسەی موسیقی بن چ نەسیحەتێک تەیە موسیقی ڕشتێکە کە واقعان تەلاشی گەرەک و ئەگەر تەلاشنەوەی بۆ هەدەفەوە گەرەکتە ناگەیت و بدون تەلاش هیچ وەخت نا هەرچێ ڕشداواسە کە بدون تەلاش ناتانی بۆ هەدەفتە بکەیت ئێرانگیانی خۆشەویست سپاس کە تەشریفتان هێنا و بەرنمەکەی ئێمەتان جوان کرد ئێمە خەریکە بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکیشمان نزیکە بینەوە بەداخۆ پێمان خۆشە زیاتر لە خزمەتتان بین بەڵام کات لە دەستی خۆمانان نیە ئەگەر نەوتراوێکتان هەیەتوان بۆ بینەرانمان بێژن منیش تەشەکوڕەکەم لە بەرنمەکەتان ئیشەڵا هەمیشە موافق بن شتێککە منێژم بە ئەوڵ لە مەرحەلەیە وڵاکە تەشەکوڕەکەم لە بنەماڵم لە ئەو کەسکە لە ئۆستادەکان کەسکەلێک کە ئێمەیان هاوڕایی کرد کە بم جێگە بگەین و ئەمە ئەشێ بە قودرەتەوە بە توانایی بە تەمرینەوە شڕۆکەین کە بیشتر تەمرینەکانمان فرەت ڕۆکەینەوە تا موافقتر بین سەربەرزتر بین هەم بۆ خۆمان هەم بۆ جامعەمان و توا کەسکەلێک کە هەن نام زەمینە موسیقیە ئەشێ تەلاشیان فرەکەنەوە و ئێمە کە شاری خەلاقە موسیقیمانەس واقعان گشتمان ڕوو بێرین بە موسیقی شتێک ئارام بەخشە ڕۆحمان جەلاوات و تەشەکوڕەکەم لە بەرنامە سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس ئاریانەگیان ئەگەر قسەیەک تەیە بە ئەنوانی قسەی ئاخرەتوانی بێژی ممنونم لە بەرنامەی خاستان و ممنونم لە باوکودایک عزیزم کە تەلاشیان کردگە کە من بەم موقعیەتە بگەین
بە قوربانە بم سپاس بۆ تۆ گوڵی جوانم سپاس بۆ ئێوە هەر بژین دایک و باوکانی وەک ئێوە نمونەیان زۆر بێ هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خۆتان و گروپە جوانەکەیشتن قوربانە خۆش بێخواست بینەرانی ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکەیشمان ئەم بەرنمەشمان تەواو بوو بەڵام مهری بە ئێوە تەواو نابێت دینە بۆ ماڵەکانتان بەجێمان مەهێڵن هیوای سەربەرزی و تەمەندرێژی و ژیانێکی پڕ لە خۆشی بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ